ئەم بارانە ڕەحمەتەی ڕوو لە ناوچەکانی هەرێم کردووە لە هەندێک شوێن لافاوی دروست کردووە بەهۆشەوە کارەبا و ڕێگاوبانی داخستووە و پچڕاندووە لە لایەکی تریشەوە هەواڵی خۆش هەیە بۆ سروشت لەوەی کە ئامارەکان کە بۆ تێکدانی سروشت و ڕاوکردن لە ئێستادا کەمی کردومان و چەند هەواڵێکی دیکەم بۆ ئێناون. سڵاوتان لێبێ. ئەگەرچی بارانەکەی شەوی ڕابردوو لە زۆربەی ناوچەکانی هەرێم بە نمە و لە سەرخۆ باریوە، بەڵام لە سنووری قەزای سیدەکان تاوەکو بەرەبەیانی ئەم ڕۆژ بارانەکە بەردەوام بووە و بەهۆی بەخوڕبارینەوە لافاو دروست بووە و زیانی جۆراوجۆری بەجێهێشتووە. لە دەشتی هێرت ڕێگای 8 گوندی پەخستووە و دەستونی کارەبایی خستۆتە سەر زەوی و 2 پردیشی ڕوخاندووە. ڕێگای سەرەکی ناحەی کانی ڕەشیشی داخستووە. ئەحسان چەلەبی قایمقامی قەزای سیدەکان با 964 وت لافاوەکە جگەل لە زەرەری زۆری مادی هیچ زیانێکی گانی نەبووە. وتیشی جارێ نازانی زیانەکان چەندن، خەریکی خەمڵاندنین و دەمانەوێت لە ماوەی 2 ڕۆژی دیکەدا ڕێگاوبانەکان و ستونەکان چاک بکەینەوە. باخچەیەکی ساوایان لە پرۆژەی نیشتەجێبوونی ئاڵتونستی لە هەولێر بەهۆی داڕمانی ڕێڕەوێکی ئاو مەترسی لەسەر ژیانی منداڵان دروست کردووە. بە قسەی مامۆستایەکی باخچەکە، ئەوان ناوێرن تەنانەت ئۆتۆمبیلیش لە نزیک شوێنەکە ڕابگرن چکە مەترسی هەیە بە تەواوی دابڕمێت. پامنێری 964 کە بەمەی زانی بە شێوەیەکی مەیدانی چوە شوێنەکە و بینی لێواری شەقامێکی سەرەکی ئەو پرۆژەیە داڕماوە. مامۆستایانی باخچەی ساوایانیش بە ئاگاییەوە چاودێری جموجۆڵی منداڵەکان دەگەن، ڕێگەیان پێنادەن لەو شوێنە نزیک ببنەوە. 964 ئەم کێشەی گەیاندە شارەوانی بنەسڵاوە و زریان سەباح سەرۆکی شارەوانی ئاماژەی بەوە کرد کە سەرلەبانی ئەمڕۆ سەیری شوێنەکەیان کردووە و نووسراویان کردووە بۆ پارێزگا. ئێستاش چاوەڕێی وەڵام دەکەن بۆی بتوانن شوێنە داڕماوەکە نۆژەن بکەنەوە. لە سنووری پارێزگای سلێمانی زیادەڕۆیکردن بۆ سەر ژینگە و ڕاوەماسی لەلایەن هاوڵاتیان کەمی کردووە. هۆکارەکەش بۆ هاوکاری هاوڵاتیان و گەشتیاران لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان دەگەڕێنرێتەوە. عەمید هۆشیار ئەحمەد بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی بە 964 وت بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ ئاستی سەرپێچی و زیادەڕۆیەکان بۆ سەر ژینگە کەمی کردووە، بەڵام چاوپۆشیش لە سەرپێچەکان ناکەن. هۆشداری توندیش دەداتە و کەسانەی زیان بە سروش دەگەێنن. چاوکراوەی و بڵاوبوونەوەی تیمەکان و هاوکاریکردنی هاوڵاتیانی شۆک و هەواڵدەر هۆکاری سەرەکی کەمبوونەوەی ڕێژەی زێدەڕۆیی و سەرپێچەکانە بۆ سەر ژینگە. داواش لە هاوڵاتیان دەکات زیاتر هاوکاری بەڕێوەبەرایەتیەکان بن و لە کاتی بینینی هەر حاڵەتێکی زیادەڕۆیی پەیوەندیان پێوە بکەن. سروشت و ژینگەی کوردستان جگەل لە جوانی و سەرنجڕاکێشەکەی هەڵکەوتە سیحراوێکەشی وای کردووە لە هەموو لایەکەوە مرۆڤ سوودی لێوەربگرێت. ئەوەی دەمەوێت بۆتانی باس بکەم بەردەناوازەکەی گوندی کانی مانگەل لە قەزای پێنجێن بە شێوازێک نەخشی گرتووە هەر دەڵی جۆلانەیە و بۆ منداڵان دروست کراوە. سەرکەوت گەنجێکی دانیشتووی ئەو گوندەیە بەهۆی ئەوەی لە سەردەمی منداڵی یادەوەری لەگەڵ ئەو بەردە دروست کردووە. ئێستا منداڵەکانی بردووەتە ئەو شوێنە و دڵی خۆشکردوون کە جۆلانە بەو بەردە دەکەن. بەوتەی سەرکەوت ئەو بەردە کە بە بەردی مێلۆکە ناسراوە لە بیرەوەری باوکیشیدا بووە کاتێک بە منداڵی یاریان لەسەر کردووە، بەڵام دەڵێت ئێستا بەردەکە کەمێک جوڵاوە و وەک جاران جۆلانێ ناکات. داواش لەو کەسانە دەکات کە سەردانی شوێنەکە دەکەن بەردەکە بپارێزن و هاوسەنگیەکەی تێک نەدەن چونکە دەڵێت سروشت بە سروشتیەکەی خۆیەوە جوانە. سەرنجتان ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە کە ئەم ئێوارە ڕووی داوە. بۆ خۆتان دەزانن باران و هەورە بروسکە ڕووی لە هەموو ناوچەکانی کوردستان کردووە، بەڵام بەداخەوە لە شاخی گڵک زەردەی سنووری گوندی کەولۆسی سەر بە سەید سادق لە شارە زوور ئەم ئێوارە هەورە بروسکە شوانکارەیەکی یعنی بۆ هۆی گیان لە دەزانی شوانکارەیەک. ئەم شوانکارەیە خەریکی لە وەڕاندنی مەڕووماڵاتی بووە لە شاخی گڵە زەردەی سنووری سەید سادق. هەورە بروسکە لێی داوە گیانی لە دەست داوە. تەرمی هاوڵاتیەکە گەیەنراوەتە فریاکەوتنی سەید سادق ئەمە بەڕێوەبەری نەخۆشخانەکە بە 964 وت حەقی خۆیەتی کە مادام ئەم شەپۆ لە هەورە بروسکە و بارانە ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە زیاتر ئاگاداری خۆتان بن لەو شوێنانە لە دەشت و دەر کە هەورە بروسکە دەبێت بە دەرەوە مەبن بۆ ئەوەی نەبنە قوربانی هەورە بروسکە وەکو ئەم شوانە.
ئەم هاوڵاتیە تەمەنی 44 ساڵە و خێزاندارە بەداخەوە بەهۆی هەورە بروسکەوە گیانی لەدەستداوە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. ئەبا هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.